بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویستان ئەزیزانی من خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارش لە حاڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستان ئەم جارە ڕوومان کردووەتە دەڤەری قەرەداغ لە گوندە زۆر جوانەکەی جعفەرانین. جعفەران بۆ خۆی زۆر جوانە. تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا ئێمە لە پرۆگرامەکەمان غەدری لێ نەکەین بتوانین بە شوەیەک پیشانی ئەوەی بدەین کە دڵتان ڕۆشن بکاتەوە. فەرموو با پێکەوە بچینە ناو گوندی جعفەران. سلام علیکم. علیکم السلام. باشە مەڵسەڵ چۆنی کاکە؟ یاخوا سەلامەتی. بەست باشە؟ الله الحەمدولله سپاس بۆ خوای گەورە الحەمدولله. خۆشەویستان ئەلێرەوە ئەمەوێ شتێکتان پێ بڵێم هەم خۆش هەم ناخۆش. هەڵبەت خۆش بەو مانایی کە لەمە بەدووە بەرنامەی ئاوادان بێ بەردەوامە بێ بەڵام من لەگەڵتانە بەردەوام نابم بەڵکو ئەم جاران کاک جوتیار ئیشاڵڵا جوتیارێکی زۆر باشە وەرزێڕێکی زۆر باشە و دڵنیام لەوەی کە بەرنمەکە بەردەوامەکە و بە شێوەیەکی جوان بەرنامەی ئاوادان بێ پێشکەشەکە بۆیە لە ئێستاوە پێتانەڵم لەمە بەدووە کاک جوتیار بەرنمەکە پێشکەشەکە. کاک جوتیار من ئەمڕۆ میراتی نزیکی 16 ساڵ ئیشکردن و ماندووبوون و ڕەنکێشانی بەرنامەی ئاوادان بێت دەدەمێ. ئەمڕۆ تایبەت هاتوون بۆ ئەوەی کە یعنی ماڵاوایی لە بینەرانی خۆشەویست بکەم چونکە ئەزانم بینەران بۆ ئێمە سەروەتێکی زۆر گرنگن و محیبەتێکی زۆریان هەیە بۆ ئەم بەرنامەیە. بۆیە نەموی سەر ئاوا بڕۆم و بەبێ ماڵاوایی بە لە خۆشەویستان و لە بینەران چونکە وەکو وتم بینەر بۆ ئێمە اعتیبارێکی زۆر گەورەی هەیە ڕێزێکی زۆر گەورەی هەیە. بۆیە من دوای ئەو تەمەنە کە یەکەم بەرنامەم لە ساڵی 2009 لە گوندی شەخاودەلان پێشکەش کرد ئەمڕۆ لە گوندی جعفەران لە منتیقەی قەرەداغ ئەمەوێ ماڵاوایی لە بینەران بکەم و پێیان بڵم خەمتان نەبێ بەرنامەی ئاوادان بێ بەردەوامە بێ ئێوە هەر لەگەڵمانە بن و بەجەمان مەیەڵن ئێمەش من بەجێتانێڵم بەڵام کاک جوتیار لەگەڵتانە بەردەوامە بێ. فەرموو خۆشەویستان لەگەڵ کاکە جوتیار بڕۆن بۆ ناو گوندی جعفەران. خواتان لەگەڵ. فەرموو لەگەڵ محەممەد. کاک حاجیان سلام علیکم. سلام سەر چاو. بەموو باس چۆنە حاڵ؟ وەڵا لەخوا بەزێ باشی نەگەریوش باشن ئەم ئێمەش باشە بین. ئینشاءڵڵا باشین. ئالیوە هاتین گۆشت و شتەکەت سەرنجی ڕاکێشان ماشەڵڵا لە دوکانێکی بچووکی جوانی گوندا لێرە قەسابخانەی لێ لە کەم گوندای ئێستا قەسابخانەی لێە. تۆ ئەم فکرە چۆن بۆ هات؟ ئەم فکرە ئێمە ئەم دیێمە کۆنە تەقریبی لەم قەزا قەراخە دەدێنە بۆ ئێمە هاین. بەڵێ. ئێمە قانع لەم دی ئێمە مامۆستا بوو. قانعی شاعیر. یۆ لێ باوکەکەم. ئیتر ئەم فکرەیە چی؟ ئەم فکرەیە ئەبێ پیا و لە دنیا هەر شتی هەر بزانێت. وانە؟
ئێمە تۆ لە کێوە فێری قەسابی بوویت؟ من باوکم وەختی خۆی باوکم هەر قەسابی کردووە بەس لە ڕێخوا بۆ خەڵکی سەربەرێسەیش خۆم مەگەر هەر کابرا ناچارم کاگینا لە بێ حیوانێکی بە سەر بن پارەی لێ ناسم. باشە ئەمە تۆ لە ڕێخوای گەورە و باشە دوکانەکەت هەر خەڵکی گوند گۆشتە لێ کڕنیان ڕێبوارانیش. وەڵایی من بە زۆری خەڵکی 500 کیلۆ بفرۆشم 10 کیلۆی خەڵکی دێکەی. ڕۆژانە چەند حیوان سەرەبڕی لێرە؟ بەخوا بە گوێرەی من لە سلێمانیەوە تەلەفۆن بۆکەن ئەڵێن گۆشتمان بۆ دانێتەوە نەچان و حیوان کەوتو نە بە گۆشتیش. باشە فەرقی گۆشتی لادێ و شار چییە؟ من ئەم حیوانانە کە من سەرێ بڕم بە گیاوگژێ ئەم شاخەشین های عینی حیوانێکی وێ کە ئەیکوژی لەو شاخە ئاوایە لا شاریش بە عەلەف و نانەوردە و ئەم پیس و پۆخڵانە و ئەوانە بەخێوە کردە هەتا منێ ساکێنێت چەند کەسێک لای من گۆشتی نەکڕیەوە ئەوە 3 هەفتەیەک گۆشتی کڕیەوە بۆ گەن بووە ئێستا هاتووە 5 کیلۆی بردووە ڕۆژی چن 8 کیلۆی بردووە. تۆ پێم بڵێ تەندروستی و ئەم شانەیان بۆ ئێرە تەندروستی ومانیان بۆ من ئەوە دوکانەکە بە تەندروستی هاتووە 3 کەرت لە هەموو دایرە قەزای قەراخەوە دەستخۆشیم بۆ هاتوێتەوە. حاجی گیان سەلام عەلەیکوم. سلام مامەگیان باشی چۆنە حاڵە حاڵ باش بە کەیفی بێنزڕم یاخوا سەلامەت بی چاوی بی یاخوا بەخێر تەندروستی چۆنە؟ حەمد بۆ خوا باشین ئەمە وەقر بۆ کوێچی؟ بۆ مزگەوتەچی ئینشەڵا بۆ مزگەوتە چی؟ بەخوا ماڵتان نزیکە لە مزگەوتەوە دوورە لە مزگەوتەوە؟ وڵی ئاخر ماڵینە سەر لەو دەشتە ئێستا زۆری ماوە بۆ نوێژ چۆن ئەوەنە زووەچی بۆ نوێژی جومعە؟ ئیسە چاکە ئێستا باشە ئەتا زوو بشی خێرت زیاترە ئەڵە جارێکیان کابرایە نزیکی مزگەوتە بێ کابراایەکیش لە دووری گوندەوە بێ ئەچێتە لای مزگەوت ئتر ئەم تاخیرە بێ لە کاتێکە مەلاکەڵە سەلام عەلەیکوم ئەنجامە چێتە ژوورۆ دانەیەک ئاڵێدا ئەڵێ ئەوەی دوورەکەدا لە شانی نزیکەکە لە قەیناکە تۆ دووری تاخیریش بێ عوزرە هەیە بەس تۆ ماشەڵڵا عوزر بۆ کەس نەهێشتۆتەوە نە لە خوا بەزێ هەموو بەیانیش بە لە حالمەچم لە خوا بەزێ ماشاءڵڵا ماشاءڵڵا خوای گەورە قبوڵی کاری ئینشاءڵڵا. چی ئەڵێ بەو گەنجانەی ئاوان نزیکی مزگەوتن و لە مزگەوت بانگەیان نایەن بۆ نوێش؟ وەڵڵاهی ڕجان لە یەکەم فرسەتی و خواستێدە دەستیان لە دەستی نەدەن ئێمڕۆ قوتیان هەیە هەڵپە بکەن بۆ خۆیان پاشە ڕۆژەکەیان بە ئەگەر پەکیشیان کە خوا خێرەکەیان بۆ بنووسێت خێری نەچوونەکەیان بۆ ئەنووسی ئەسا ئیسە بچن بەڵام کە نەچوو وەختی قوتی بوو نەچوو دواییش هەرداماوێت ئینسان لە کاتی قوتە هەچی هەڵپێک هەیە لە کاتی خۆتە هەڵپێ بۆ خۆ بکە و چارەسەری خۆت بکە لە کاتێکا کە پەککەوت ئیتر هیچ بەدەست و نامێنێ لەوانێ عوزریشی لێ قبوڵ نەکرێت. باسێکی گەنجی خۆتمان بۆ بکە گەنجیش ماشەڵڵا هەر ئاوا بەڕێی مزگەوتەوە بوویت لە خوا بەجێوی ئەلحەمدولیلا لەبا زۆر لە کاتی نەگرین فەرموو بڕۆ بۆ نوێژەکەت و دوعای خێریش بۆ ئێمە بکە بۆ خاتی قورئانی کەریم خوا لە وڵاتاندا خوا لە بڵای ئەم فیتنەی ئاخر زەمانەمان پارێزی هەموومان بەخێر و نامەگیان حاجی مامۆستا سەلام عەلەیکوم. سلام ورحمة خوا بەخێر بێ سەر چاو بەخێر بێنە بەخێر بێن سەر چاو خوا بەخێر بێ. لە هەموو لە گوندا هەموو شوێنێک ناوی خۆی هەیە ئەم شوێنەیەوە ناوی چی ئاوادانیشون بۆ خۆتان؟ وەڵای ئەمە ناو دی پێڵێن خۆی جاری جاران لە سەردەمی پیرەکانەکەی گێرنەوە ڕیزە تووەکانی پێڵێن بەزستا تووە داروشتەی تیانەمەوە خۆمان هەر ناو دی پێڵێن دوکانەکان ناو بازارەکەمە ڕیزە و بنێنەوە زیینوی بکەنەوە شوێنەکە. وەڵی ئەگەر بکرێ شتێکی باشە لە خوارەوە هەمانە لەم دەوری مزگەوتەکە زۆرمانێ بەس لەم لاسەرەوە هەت ماڵێتوانە لە بەردەرگاکەی خۆ دار بنێژێت شتێکی باشە. تۆ لە ناو گوندا مەشغوڵی چیت؟ وەڵی من خۆم داوامێکمەیە و دو سێ سەر وڵاخمەیە ویتر ئیشی باخاری و شتەکەین و وردەورە تۆزە فەلاحەتەکەین و ئاوردەودە بە جۆری بۆ شیرەکە بە خێوەکەی وەڵی هەر زیات ناوەڵا بۆ شیر نایفرۆشم بەس هەر بۆ خۆتان ینی هەر بۆ خۆمان ترەگە جووەرەکە هێشتێک شێبێ ئەتوانین بیفرۆشین و بەکاری بێنی. باشە خەجە یارمەتی دەدا لە دۆشین و گەوەڕماڵین شکر لەخوا بەزیاوی عیبینێ هەروەڵا لێخوا بەرەکە داریکە. کاکە جوان سەلام عەلەیکوم. سلام بەخێر بێ ئاخوا وەڵا باشم لەخوا بەزیا بێم خێر بێنێ ئاخوا ناو مەستیارە. کاکە هەستیار ئەخوێنیت؟ بەڵێ. لە پۆلی چەنی؟ نۆ. لە پۆلی نوێی زیرەکی باشیت؟ لەخوا بەزیاوی عیبم نییە. دەرچووی بۆ نوێیان ئێستا لە نوێیت؟ ئێستا لە نۆم. ئێستا دەوامی مەکتەب کراوەتەوە نەکراوەتەوە؟ وەڵا نەکراوەتەوە لەبەرەوەی لەبەرەم شەڕشتە کردوانە بە ئۆنلاینەکەش زۆر باش نییە. ئەی باشە ئەمە ئۆنلاینە چۆنە ئەمە خەڵک باسیەکات؟ ئایتر لە ماڵەوە ئەخوێنی بە خەت و شت ئیتر مامەستاوشت باسی دەرزەکاکە و تێگەیت و سەعیەکەی بۆ ئیمتیحانیش.
ئەمە ئۆنلاینەکە ئێوە ئاوا بەرامبەر مامۆستا وەسن و ڕاستەوخۆیە یانەوە تاوانەکانتان بۆ نێرن و ئێوە لە ماڵەوە سەیریەکەن ئای دوو جۆریە هەیە ڕاستەخۆ سێرەکەیت و هێشە لە ماڵ و مامۆستا واج بەگۆ پێڵێ حەلیەکەی باشە ئۆنلاینەکە خۆش بوویان جارانە چیتەوە بۆ مەکتەب جارانە چیتەوە بۆ مەکتەبەوە خۆشتر بوو ڕەفیق و برادەرتە بینی و مامۆستاتە بینی و قسەی خۆشانە کرد بە یەکەوە ئەوە خۆشتر بوو ئەوە خۆشتر بوو بەڵێ ئەنجایسە خۆت دەرزی وەرزش ناخوێنرێ بە ئۆنلاین نەوەڵا ناخوێنێریەوە خۆی مەکتەبەر وەرزشەکەی خۆشە وایە ئارۆڵا ئەوانی کەش خۆشە بەس وەرزشەکە خۆشترە وەرزشەکە زۆر خۆشترەوە لەوانی تر ئەی باش ئەگەر بۆ نمونە ڕۆژە بیر لەوە بکەنەوە بڵێن با وەرزشەکەشکن بە ئۆنلاین چیەکەن لە ماڵەوە هینە کتێبی هەیە وەرزشەکە بە کتێبەی خوێنین بە کتێبەی خوێنن بەڵێ باشە وتی ئێستا لە پۆلی نۆم ئەم مەکتەبە تا پۆلی چەنی ئەم گوندە تا پۆلی چەنی لێکەوە تا نوێ لە باشە دەست و چاو خۆش بێ من تۆزە دیاری بیەم بە تۆ ئەمە تۆ بیە بە مناڵانی گونەوەکو ئەمە مناڵان نەبینی حەزیەتێکی هێشە سەلامەتی خواافز السلام عليكم. السلام حاجية. ماشي شكون؟ خواه بخير بي سر چاوك. لنگو باسي شوان. يا خواه بخير بي. حالو حالو. سر چاوكم يا خواه بخير بي. أطلع مع حيوانات كانت ترون جوني يلا باش. هلا والله وريانا بيساسنا ودخلوا دانو. إن شاء الله نارون. باش أما تو ما شاء الله بزني باشان لقلا وبونا بزنو لقلا خستون. سريع نارون هوا. تازة زين هنكينا مالو لبري لو شاخنا زين قوم بن خويا شارن. باشە ئێم بەرخوشتانە چینم لەگەڵ یا گوناحنین ئەتوانن ڕێبکەن ئەمە زۆر دوور ناکەینەوە مە خانەکەی لە پشتەوە بۆ ئەو شاخ و دەر و دەشتەکە دوورکەیتەوە گوناحن هیلاکە بن ئەو مێ و قاچی شکاوە ئەوە بۆ شکاوە ئەوە شەلکەیەتی وەڵا نشکاوە حاجی برام نەخۆشیەکە تووشیانە بێت لە مۆرزە باشە تۆ هەر حیوانی وردە بە خێوەکە یان وڵا هەر حیوانی وردەمانەیە وڵا خوشتمان نییە مەڕ بزن شوانی ئاسانە کۆرە ناباخوا ڕەزالەتێکە دوژونەکەشم یاخواتی نەکە ئاوال بۆ بەرنامە خۆشە بەس لەوانەیە لە حقیقەت تاوانە بێت وەڵام درۆنی ئەومان پێ بێ خۆشە چاگەیان گێڕێتەوە لە پێشەوەیان گێڕ باشە پێم بڵێ شوانی لە هاوی ناخۆشە لە بەهارە لە زستانە لە کامی با کەلامی خوا هەر چوار وەرزەکە ناخۆش هارەوەڵە باشە بوو بەو خوایشێ ناڕەحەتە و بەگاڵتە ناگرێشی شوانی ئەی لەوەڕ چۆنە لەوەڕ وەڵا سواز بۆ خۆم ساڵ باشە لەوەڕ لە چاوپارە باشە ئەمە تۆ بەیانیان دەریانەکەی لە گەوڕ بەڵێ ئەمە چۆن ئەزانی چەندانن کە کاتی ئەگەڕێتەوە چۆن ئەزانی چەندانن چۆنم ژمارانە حسابەکەی بەو خوای هەمینە دەست خوای گەورە نە بەیانی حسابەکە نەیەوە جاری وایە گومە بێ لەو شای خەڵک پێمانن قەدە بوو ئاوا حیوان و لە شاخ جێبمێنێ و بزێ پێی نەزانی کۆرە ئەوە نەوامان بەسەر هاتووە گورە جاری وا بۆ خۆی هاتۆ باخ باشە ماڵی حەڵاڵە نافۆتی هاتی سەگی باشە پێ ئارەوەڵا باشن ئارەوەڵن ئارەوەڵا باشە تۆ تۆزە ئەمانم پێ ئەمانە بترسێنە ئەم پیاوە زوو ترسا بەیانی کە تر نازان بۆەوە ئەمانە خەڵکی شار نەترسن گورە لە خزمەت یانم شتیوا چۆنەکەم سابەتەکەم نەیان ترسێنی السلام عليكم. دەنگ باسان باشن شکر. ئەمە چیەکەن لێرەیە؟ سەیرانەکەن؟ ئارەوەڵە. ئادەی کوا شتی سەیرانەکەتان کوا؟ وڵا جارە پێمان نییە. جارەش تازە گەشتونەتە ئێرە؟ بەڵێ. یعنی هێشتا شتی سەیرانەکە شوێنی سەیرانەکە دیاریەکەن؟ بەڵێ. ناوت چیە تۆ؟ هەرژین. هەرژین ئەی ماشەڵڵا یەخوا هەر بژیت. ئەی تۆ؟ دارین. دارین ئەی ماشەڵڵا ئەی تۆ؟ نما. نما. ڕاشان. ڕاژان ماشەڵڵا ناوەکانتان کوردی تەواوەتیە زۆر خۆشە. ئەی پێم بڵێ بۆ سەیرانی ئەمڕۆ چیتانە ناوە؟ وەڵا دار و خۆمان خانوویەکی پێ دروستەکەین دار و قوڕ و بەرد و ئیتر بەتەمای ئیتر نازانم چیەکەین دوایەوە. ئادی وەرە ئەی تۆ چی ئامادە کردووە بۆ ئەمڕۆ؟ نازانم جارێ. تۆ ناو دارینە بێ شتێک هەر حازر کردبێ دار حازرکە تۆ.
ئێجا دار حازرەکەم ئێجا بۆ سەیرانێک هەموو جارێکە بێدارێک بێ بۆی ئاگرێ بکەیتەوە شت لێنێتەوە باشە گوند خۆشیان شار چی گوند خۆشیان شار گوند خۆشترە بۆ ئێجا چونکە باهوشتی لێە ئاگەر وشتی لێە توانی شت لێنێ لەسەرەوانە سەیرانیشکەی لە شارە هەر نایڵم بڕۆیتە دەرەوە وایە بەڵێ ئەیەواڵن چی عادی وەرن گوند خۆشیان شار 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 خۆشترە بۆ شار خۆشترە وەڵای من حەزم لە شارە ئەی تۆ وەڵای گوند خۆشترە وەڵای باشە بە زۆری دەدی دەنگ ئەوەڵێ گوند خۆشترە باشە با من هەندێک شتان بەمێتر بۆ سەیرانەکە سەیرانی خۆشی پێ بکەن باشە لێرە عادەی ئەمە زۆرتان ئێمە باشە بیبن بۆ هاوڕێکانیشتان ئای یاخوا عافیەتە بێ کاکە داریان ماشەڵڵا دادەنما خۆ هەڵەم نەکرد نمایە ئێها ئەمەش دادە ڕێژین دادە ڕێژین ئەمەش بۆ تۆ یاخوا دەستان خۆش بێ و بێ باشە باشە ئەگەر شتی خۆشتان دروستکردنی ژەر لەم ناوەیە میان بۆلاتان باشە ئیشەڵڵا قوربان سەلام عەلەیکوم سەلام سەر سەر چاو خوا بەخێر سەر چاو وەڵڵا لەخوا بەزیابیەوە چۆنە پێمان بڵێ گەنجانی گوند بەچیوە مەشغوڵن وەڵای گەنجانی گوند ئیتر هەیە ئیشی خۆیەکە ئەڕەوە سلێوانی هەیشمانە شوانە ئەتر منۆکو خۆم لە قەراقی شەکەم دوکان وشتمەیە فیتەرم ئیتر هەرێکە و ئیشێکەکە هیواژێ بێ ئیشە بەخوا خۆ دەزای مەساکە چۆنە و ماڵی باوکو لێرەیە ئەرە وەڵام ماڵی باوکم لێرە چۆن ئێرە جێهێشتووی بۆ قەراغەمە بردیتیانیان خۆت ڕۆشتی ناڵ نامرم بەس من چونکە دەمیەکەی شەکەم لەوەیە تر بوونەی هاتو چۆ و سەرما و ناکرا من هەموو ڕۆژ هاتو چۆکەم تم با دوکانەکەم لەوەیە تم بار یەکجار لێ بم و بۆ هاتو شۆ بە من ئاسانترە و دوکانەکەم نزیکترەوە ئایتر ئەرەوەڵا لەبەرەوە زوزویەیتەوە بۆ جافەران ئارەوەڵا جافەران دڵگیریان قەراغ وەڵا جافەران هەموو کەسێوەتەنی خۆی وانە هەر لێرە ژەدایک بوو ئارەوەڵا ئەو جافەرانی ئەسڵی باشە پێم بڵێ گەنجان تۆ ئێستا خۆت حتممە نەزانیت گەنجانی ئێرە زیاتر چۆن سەرقاڵی چین بەدەر لە ئیش و کار بۆ نمونە لەکوێ کۆ ئەبنەوە لەکوێ قسەی خۆشەکەن بە یەکەوە شوێنێک بۆ نمونە کۆبنەوە بە یەکەوە دابنیشن لە شوێنێک وەڵی ماشەڵایرە جافرا زۆر گەورە گەنجیشی زۆرە ئیتر هەرێکە مەجموعی خۆی هەیە 5 نەفەر 6 نەفەر ئیتر بخوانێرەکە و شوێنێکیان دروست کرۆ شاوانە دانیشن دووەمی ناگەن یاریەکەنەوە یاریانێکە ناو گەنجە زیاتر مەزستانان هاوینانیشی تر ساحەمانێ لەخوا بەزیابێ هەموو شتێکمان بۆ کراوە سپاس بخوا پێم بڵێ گەنجانی گوند ئەوا بەم شاخوشتەیە هەڵێن ئەوە ئەم قۆپی قەراغ و ئەمە قوچکەی پێڵێن ئەوە قوچکەیە ئەو بەرە ئەو بەڵێ قەچووی بۆ ئەم شوێنانە وەڵاهی من چووم بڵێ بەس کەم من زۆر تالبی ئەو شتانە نیم بەس برادرە زۆر ینی بڵێ برادەرەکانم هیواتیانە بڵێن دەشت و شاخ و زۆری نایانوان حەزیان لەو دەشت و دەرێ تێگەی پێم بڵێ ئەم شاخە ئیسا گەر ئێمە بڕۆین بابەتە بەهاریەکان یا بەهاریەکان چی لێە وەڵاهی زۆرینەی لێ وەڵە هازە بڵێن وەکو یاپراغ دروستەکرێەوە قارچکە ئیتر شتی زۆرە ئیتر بەپێی مۆسمی خۆی بڵێن ئیتر ئەگاتە هاوین جاترە و خنگ ئارەوەڵا جاترەی زۆرە جارە مەتیقی ئەو لایەنەوە لای باخمانەیە خۆمان لەولا زۆری لێ ماوەیەکە گوی ژوشتەکەش پێگەشت بە ئێمەش بڵە با ئێمەش بارەکە لە وەرزی خۆیە قەزوانەیتر ئەوەی شت بڵێ هەر لە وەرزی خۆیان هەیە لێرە لەخوا باشە دەی دەچوو چاوە خۆش بێ زوزوەرەوە وەلای دایک و باوکو لەخوا بەزیاب وەڵایم زوزیە چاک بە لەگەڵیانەوە گۆڕایەڵیان سپاس بخوا لەخوا بەزیابێ هەرتویانیان نەوەڵای برایەترم هەیە و لەگەڵ سێ خوشکای یاخوا لەش ساق بخوای گۆرەوانی شو بەڵێ سەر چاو بە قوربانم ئەی مناڵی بچووکەیە نەوەڵات تازە جارێژ نوێناوە بۆ ساڵێکە چێ باشە دەی دەست خۆش بە باشە ئینشاڵڵا باشە دەست خۆش بە سەلامەت بی حاجی ژنگیان سەلام عەلەیکوم سەلام و سەر چاوەکانم وەڵی ترا تەمەەن هاتووە و ئیتر چوزانم ئیشەڵا باشە بێ ناناوە ماشەڵا باشی ئیشەڵا هاوسەرێ ماوە نا ئەی بۆچی وام لێات هاوسەرم نەماوە نا خی گەورە لی خۆش بێ ئینشاءڵڵا و یارمەتی تۆش بات ئیشەڵڵا باسێکی گوندی جافەرانی جارانمان بۆ بکە جاران ژیان لە جافەران چۆن بوو هەر زۆر خۆش بوو من لەم دیا لە دایک بوو خۆم و هاوسەر و کوڕ و کچم هەر زۆر خۆشە ئەم دێ زۆر خۆشە باسێکی گەنجی خۆشتم بۆ بکە بە گەنجی قەچووی بەسەر و شاخە بەخوا بە گەنجی ڕۆی وم ئەم شاخەیان نە ئەویتریان
ورچەڕێی پێڵێن ئەڕۆشتین بۆ قنگڕ لەگەڵ ژنان نەترس بوو نە هیچ شتێ بوو خۆمانە ڕۆشتین بەو شاخە هیچ شتێ نەبوو بەس ئێستا نا ئێستا ئافرەتە ناوێت بچێتە دەرەوە تێگەشتی برا باشەکە بە گەنجی ئەچووی بۆ شاخ چی و چیتە کرد قنگڕمان هەڵەکەن و تاڵومانە کرد لەو قۆپیانە و ئەیب نەبێ سوورە بنە هەیە لێتە ناو زۆر خۆش بوو ئەوەمانە کرد و ئیتر تاڵ و ئەمان کرد زۆر خۆش بوو ئەو قۆپیانە ئەوێ ئەڕوین ئەمە دەربەن جافرانە ئەوە دەربەن سەگرمەیە ئەوە دەربەن داری زەردە هەمویان چویت بەڵێ بەڵێ ئەمجا ئەوەش باخی ماڵی باوکمە بەرسیاوە هی ماڵی باوکم ئەو لایە ئاوایە ماڵی باوکم ئەوە باخی ماڵی باوکمە و بەرسیاوی ناوە لە باخەکات چی و چی هەبوو لێرە بەخوا ئەزانێکی تری ڕشکەمان بوو حەستەکردبی خۆی ترشمان هەبوو هەموو شتێکمان هەبوو ئەوجا هەموو شتێ زۆر بوو باشایی مناڵ و شت چەند مناڵ دەیە من بەڵێ مناڵی خۆم بەڵێ خوانەی بڕەدەم هەیە ئەی ماشەڵڵا ماشەڵڵا ئەوە یەکێکیانە ئەمە یەکێکیانە ماشەڵڵا دەم هەیە ما شاء الله إني رأيت 11 كوكبا والشمس والقمر لي ساجدين يعني زين ما شاء الله هم يلا جعفران ماون نا هرو كرم ليرة ماو أما جيتو يينو أتين أما بنا مالكي باوكيانا أما خانو داش يسال الشهر أي بيني هردو من علي هيلا زور وبس وبخي وناكري وتربية نادري أي ما شاء الله تو شلون دمنا على تربية ما شاء الله أو كريك ما أما جيتك ما جوان بەجوانی بەخێوم کردنەوە خۆیان بزانە غەلەیان هەبوو لە لای منۆژ شتێکیان هەبووە کە نەخستان بێ هەمویانم بەجوانی و ماشەڵڵا ئەوەیان بینی ئەوە یەکێکیان ماشەڵڵا ماشەڵڵا خوای گەورە تۆیان بۆ بیهێڵێ ئینشاءڵڵا سێبەری تۆ هەر بە سەریانەوە دوعای خێرش بۆ من بکەن دوعای خێر بۆ ئێمە بکە تۆ پاکی ماشەڵڵا بنە کارگەکەتان و بنە ماڵەکەتان باشە بێ ئەمە کە هاتوون ئەم پەیامە ئامین ئیشەڵا سەرکەوتوو بێ ئیشەڵا سەرکەوتوو بێ خوای گەورە سەلامەتی کا و یەخوا هەر لەشە ساغ بێ ئێوەش بێوەی بن ئێوەش بێوەی بن ڕۆڵە بەخۆشی بگەڕێن بم ناوە زۆر جافران زۆر خۆشە زۆر بەس ئێستای تر من هەر ئەم کوڕم لێ ئەو ماڵەکەیەتی تر کوڕێکشم لە سلێمانیە چم بۆ لاویم و ئەڕۆم و ئاوە دەست خۆش بە دەست خۆش بە باشەکەی زوو بگەڕێبا بێتاقەتی دەرچێ دەیخوا سەلامەتی یاخوا بەخێر بێن سەر چاوەکەم بێن دایە حاجیان سەلام عەلەیکوم عليك السلام ورحمة الله خبر چۆنە حاڵە حواڵە والله باشي نخوا بزياب ئێوە بینیمی ورد وردە ئاهاتی بەڕێیە توانام نییە نەبەخەقاتشتم زت بێتاقەتە بۆیسە بە حالە گەمێرا و ماڵەکەمانە ماڵەکەتە بۆ کوێ ڕۆیت بۆ دوکانە ئەم دوکان ئەم گۆشت فرۆشە بەڵێ بەڵێ باشە گۆشتەکەی باشە وەڵا ئای بینیارە وەڵا پیاەکی ساغی بەردیانەت و باشە گوندە مووی باشە وەکو زۆر شار نییە زۆر هەرە وەڵا گوندەوە نەخۆشە هەر بۆ خۆمان تااقەتمان ناچێت ئەرە باسێکی گوندی جافرانم بۆ بکە بە گەنجی یادگاری خۆ شتا باسی چی بکەم ێستا بەم هیلاکێ و ئەلێرا هەر نازانم هەموم نەبیستێتەوە بەهاتی تا دانیشمان لە ماڵە ئێختم بۆ کردی بوت ئێستا وەڵڵاهی چی بڵێ مەڵایتر ئێمە جوانمان بدوێتە سەر بە هەموو شتێ قەنەعەت بووین و ڕەنجمان ناوە و هیچ خراپەمان نەکرد و کەس خراپە لەگەڵ نەکردین و دەیەکی ڕێک و پێک و بێ دز و درۆزن و بێ فیتنە و بەحیتر ئاها ژیاین بۆ خۆمانم دیا مناڵ بووم هەر لێرە بوو هەتا ئێستا خەڵکی جافران یعنی بەڵێ ئەرەوەڵا ئەرەوەڵا لەبڕۆ با زۆر ڕاو نەگرین قاچ و قوڵەکە و عەزەتی نەبێت ئەرێ بەخواوە بۆی عالم ئێستا وەکو شەقشەقا لەرزم دەی خوانەکە خوانەکە دەسێ بگرم نەوەڵا نەوەڵا بەساقم با فێر نەبی با فێر نەبی با فێر گوێچانیشم هەڵ نەگرتەوە بۆی نەڵێن پیر بووە نا ماشەڵڵا هەر گەنجی دەی خوا سەلامەتیکە هەفتا ساڵم بابە ماشەڵڵا هەر باشی خوا حافیزی بێ
کە حەمەکەریم یەکێکە لە حرە بەتەمەنترین پیاوانی گوند جا ئێستا ئەچینە لای حاجی حەمەکەریم زانین چۆن باسی گوندی جافەرانمان بۆکە. حاجی گیان سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و سەر چاوم بەخێراتی لە ساوی خوا وەڵا شکر باشم. خەڵکی گوند دەڵێن تۆ بەتەمەنترین پیاوی گوندی جافەرانی. بەڵێ وایە؟ بەڵێ. موالیدت چەنە؟ موالیدم بە موالید 39 1939 بەڵێ. باشە بە یادەوەری خۆت ئەم گوندەی جافەران لە کەیەوە دروست بووە؟ وڵی ئەم گوندەی جافەران مەسەلەن من ئێستا تەمەنم لە نەوری نەوەتایە پێش بە نەوەتیژلەوە پێش هەر بووە باو باپیرانە هەر لێرە بوون بەڵێ ئەرە وەڵا. باشە ئەم گوندی جافەران لە چیەوە هاتووە؟ جافەران مەسەلەن ئەمە خۆی ڕێگە بووە ڕێگە بووە لەو دیۆ بۆ ئێرە ڕێگە بووە پیان و تۆ جافەران جافەڕێ جافەڕێە ئەمە لەسەر ئەوە نایە ناوە جافەڕێەکان کردووە جافەران. باشە ئیشەڵ ئێستا ئەبینین گوندەکە ماشەڵا نزیکی 120 ماڵێکی لێیە جاران بە یادەوەری تۆ زیاتر بوو یان کەمتر بوو جافەران؟ ئێستا جافەران دائیمەن تەمەنی من لە 50 ماڵ بەرەو ژوور بووە جار بۆ 100 بووە جار بۆ 80 بووە جار بۆ مەسەلەن 50 کەمتر نەبووە. باسێکی گوندی جافەرانی جارانم بۆ بکە خزمایەتی چۆن بوو ژن و ژنخوازی چۆن بوو ئەمانە؟ وەڵی برا پێ بڵێم لە ئەوە ئەزانم کە بە فکری خۆم لە جافەران لام وایە ڕێک و پێکتریتیان نەبووە شەڕ نەبووە ئاژاوە نەبووە لێک کوشتن نەبووە هاتوو شۆ خۆش بووە ڕێزگرتن لە یەکتری بووە یعنی هاتوو کوێی شەوانەیان بووە هاتوو کوێی ڕۆژانەیان بووە هەمووشان خزمی یەک بوون یعنی بیخەیتە سەر ئەساسی خۆی لە بنەماڵە دوو بنەماڵە بووە ئیتر لە بەرەو ئاوازیایی کردووە بۆ بە ئەمە. باشە وەختی خۆی ئەم ئینتەرنێت و موبایل و شتە نەبوو تەلەڤزیۆن نەبوو گەنجانی گوند ژیانیان چۆن بەڕێە کرد؟ وەڵا ئەمە ژیانیان خۆش بوو بە دایمی خەریکی ڕاوبوون ڕاوە بەرادیان نەکرد ڕاو حیوانیان نەکرد هاتوو شویان نەکرد شەوە چوونە لای یەکتری پیرەکانیشیان نەکرد بڵێم گەنجەکان ئەمە هەموو یەکرا هەموو یەکرا وەختی وا بوو من هەر بە تەمەنی خۆم وەختی وا بۆ پێنجشەوە بۆ شاخەوە بوو بۆ ڕاو. باشە ئەی یاریەکان تۆ بیری بێ یاریە کوردەواریەکان کە لەم گوندە ئەکرا چی و چی بوون ناوی هەندێکیان بڵێ؟ وەڵا جافەران نارو لە جافەرانە کڵاوێن بوو قوتو لە باخەڵ بوو ئیتر مەسەلەن ئەنواع لەم یاریانە بوون لەسەرەوە دانیشتن تا بەیانی یاریان نەکرد هەندێکیان نەشاردەوە شتێکیان نەشاردەوە لیان نەکرد یان خستە کڵاوێکەوە مستیلەیەک یا ئەڵقەیەک وەرەبا تۆ بزانین لە کوایە ئیترە گەڕاوەوە خۆش بوو مەسەلەن ماڵ و ماڵ ئەو وەڵا لەمای وڵاتیان نییە ئەو کڵاوێنێ باو بوو لە ناو ئێمە. ئەی باشە جافەران هەر خۆشەکەی جارانی ماوە لە لای تۆ؟ باشین لە ساوی خواوە هەموو ڕێک و پێچین و مەسەلا هیچ عەداوات و ئاژاوە و قڕەیەک لە بینمانان نییە. وت گوندێکیشە جیابوونەوەی هاوسەر تیا زۆر کەمە یان هەر نییە؟ ئێستا ئێستا هەمووی هاوسەرم مەسەن نەسان من هەر خۆم ژنە ماوە بە 4-5 کەس هەر لە ناو جافەرانە زیاتر لە 4-5 ژنیشم خواستووە لە خەڵک زۆر باشین بۆ ئەوە. لێ باشە کا حەمەکەریم گیان با زیاتر لەمە لە کاتی نەگرین دەسەکانتم بەرێ با ماچی کەم تۆ بە تەمەنترین پیاوی گوندی یاخوا سەلامەت بی جێ خۆیەتی تۆ نمونەی ماشەڵا تۆ جوانی گوندی تۆ گوڵی ناو گوندی ئیتر ئەم گەنجانش ماشەڵا حەقە هەمیشە لە خزمەتا بن و هەمیشاوە ڕێزی لێ بگرێت. بڵێ گەنجەکانمان لە ناو یەکە لە هەموو جاران باشترن ڕێک و پێکن دڵی یەک نایەشێن نە هاتوو کوێی یەکەکەن دڵی یەک ڕاگرن ئەڕۆن بەم لاولا بۆ ناو یەکە گەنجەکانمان زۆر یعنی گەنجێکی لێ هاتوون. دایە حاجیگیان سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و سەرچە لەو دوورەوە بینیمی بێڵەکانێک و پێ بوو خەریکی کنیرکردن بووی. ئەرهۆڵە ئەوە نیە پێمە کنیرەکە کنیری باش کردووە وڵای ترە بەشی چێشتێکەکە وەڵا برا جوانە ماشەڵڵا ئەمە زوزوویی بۆ ئێرە وەرە ناوەڵاری ئەمڕۆ هاتوو هەر ئەمڕۆ هاتووی بۆ دوێنێش بۆ یاڵۆ بووم ناوی خواگرانە لا بچنەوە بەرانە هیوا هەیە 30 ساڵە ناتوانێت بێ بۆ ئەم شوێنەی تۆ کنیر بکە. جا من دراوکەر بووم شانکەر بووم حیوان بەخێوەکەر بووم
ئەوە زانێ و مناڵەوەش مناڵ ئەیتر چەند مناڵ هەیە وەڵا سوار کوڕ و سوار کچم هەیە 5 کوڕ و 2 کچیشم مردووە ئەی خوای گەورە لیان خۆش بێ یەکێکیان پێشمەرگە بووی کیان تەلەبە باشە ئەی ئەما کنگرەکەیکەی چی لەکەی لە ماڵەوە ئەیکەی بە چی وەڵای کەم بە قنر بە ماس ئەیکەم بە شوەر باش بە شوەر بە شوەر باکە چۆنە وەڵام من تایسە نەبیست وەڵا قنرەکە ئەجنی ئاوا بەکاری ئەمجا تۆزێ ڕۆنۆپیاداخیت و ئاوی تێکەیت و قنرەکەکەیتە ناو ئەمەوە برنجی کەڵێتیە جا ماشەڵڵا هاتی نێرە ئەم گەنجە جوانانەمان بینی لێرە خەریکی ئیش و کار بوون چایان دەم کردبوو جا شاعیرێکی شەڵێ تاڵ و شیرین نەمبینیوە چابێ چانە بێ هەر کەسێ هامنشینی چانە بێ پێو چانە بێ ئیشەڵایەوە هامنشینی چان و هەمووتان چاکن جا باسێکی بەنداوەمان بۆ بکەتەوە ئەمە پێشەکی بەخێر بێن زۆر سپاسانەکەین بۆ بەسەرکردنەوەتان ترەمە ئەرزی باوباپیرمانە زۆر سپاسانەکەین وەڵام بەنداوانە ئەمە لەسەر ئەرکی خۆمان دروستمان کردووە ئەمە بەنداوە بۆ حیوانات کردومانە تر حیواناتی کێویش و پەلەوەری کێویش لەگەڵ حیوانی ماڵیە بەڕاستی ئەمە پارێکی کولفەیەکی زۆریشی تێ نەچوە زۆر کەمیشی تێ نەچووە دەوری 20 ملیۆنێکی تێچووە بەنداوەکە ئێمە کردومان دوو دانێ لەسەر یەک ئاوی باراناوە خۆیەکەینەوە بۆ هاوین ئەم منتیقەی ئێمە تۆزێ بێ ئاوە کانیاوەکانمان چەند ساڵە وشکی کردووە تر لەخوا بە زیابیم ساڵ بارانێکی باش باریوە کە لەم منتیقەی ئێمە هەرچکی کانی و کانیاوەکانمان ئیم ساڵ لەخوا بە زیابێ ئاوی تەواو هەمووی بۆ تۆ دۆخی جارانی شەڵا تر بە پشتیوانی خوای گەورەتر چەند ساڵێکی تر بەنداوەکان زیاو بکاتر خەڵکیش فەلاحەت و کوشت و کاڵی لە بەردەماکە ئێمە بەندایەکمان بۆ دەرچووە لە گوندی جافەران بەس بەڵام حکومە دەڵێ پارەمانێ بۆمان ناکەن ئاسانی کا بۆ تۆ باسێکی جافەرانمان بۆ بکە خەڵکەکە بە چیەوە مەشغوڵەوەکو و بابەتی زەراعەت و دەغڵودان و تەڕەدان و شکدانەوەمانە بەخێر بێن بۆ دیێگەمان گوندی جافەران ئێمە وەکو گەنجانی جافەرانی تر زۆری بە معاشەوە معاشی هێوی تر زۆری فەلاحەتەکە گەرمەکرێ جۆ ئەکرێ لێرە دێکی قەرەباڵخە دەوری 150 ماڵێکە بێ سەر بە قەرەداخی سەر بە قەزای قەرەداخین شکر بۆ خوا هەمووی وەکو براوایە لەوێکە کێشە و مشکیلەمان نییە دەیەکی زۆر خۆشە و ئیتر بە ئیشی خۆمانەوە خەریکین گەرمەکەین جۆەکەین خەریکێ و ئیشانەین و دێکی قەرەباڵمانەوە گەنجێکی زۆری تایە زۆری معاش خۆرە یاخوا چاو خۆش بێت ئەی تۆ خەریکی چیت سەرەتا بەخێر بێن بۆ گوندی جافەران وەڵای ئێمەش ڕۆژانە کە خەریکین فەلاحەتین جوتیارین لە گوندی جافەرانە ئاژەڵداری و حیواناری و ئەمانە خەریکین سایق مەکینە و شتی وایت ئەرە وەڵا بەشکورمە لە سای خوا مەکینەمانەیە یعنی پێکەم ئەرەوەڵا ئەمە هەرسێکمان هەر جوتیارین جوتی شەکەین منیش نام جوتیارە ڕەوی بەخێر بێ سەر چاوم بەخێر بێن سەر چاوم وەڵا ئیتر ئێمەش ڕۆژانە ئیتر ئاوا خەریکین و ئیتر لە ناودیەکە شەوانە بێت بۆ خۆمان شەو چەرەیە شتێ بێ کۆبوونەوەکەین و دەمەتەقی خۆمانەکەین لە ناودیەکە و کات بەسەرە بین باشە دەستان خۆش بێ باشە تۆ پێم بڵێ خێزانداریت من ناوەڵا بۆ وەڵا قسمەت نەبووە ئینشاڵڵا تر قسمەتە بێ یاخوا بێویست فاس دەکەم ئیشەڵڵا تەقەی لێسەنە لەم بەهار ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە بارەکە مامەوکە بە دوو بەهار ئیشەڵڵا پشتیوان بەخوای گەورە ئیشەڵڵا خۆیەوە شکر خێزاندار شکر بۆ خێزاندارین بەڵێ تۆش خێزانداری دارم بەڵێ ئەوە کوڕی منە ناوی کارویە تەلە بەشە ئەدی کارۆ ئەمە بە نقڵێک و مەساسەیە خۆشیاخۆ لە پۆلی چەنی وڵا 5 یارمەتی باوکتەیە کاتێکە خەریکی ئارەوەڵا لە مەکینە زانی ئارەوەڵا چار خۆشەیان کوت وەڵا گوند بۆ گوند خۆشە وەڵا حەز لە شانیە بۆچی حەز لە باڵخە ئارەوەڵا جا لە چوار دەوری دیوارێکە هەر ڕێنێ بچیتە دەرەوە هەر هەناسە نادەی ئارەوەڵا بێ باشە ئەی لە لادێخە مەشغوڵی چیت وەڵای تر مەشغوڵی دووگۆڵین و جاروە بێت و مەکتەب و سەعی و لەگەڵ ڕفیقانەمە پاسی لێ خوڕین و باشە چا ئێرە خۆشەیانی ماڵەوە
وڵا چایم دەشتە هەر زۆر خۆشە وا نەڵیت گوێیان لێ ئەبێ ئەمە دوایە کاڕات ئەمە لەسەر خەڵوز لێنێن لە ماڵەوە بە سەر غاز لێنە هەڵێ کوڵێنە غاز ماوە نەوەڵی غازیش نەماوە ئێستا بە چیلگەودار خەریکین باشە دەی دەستان خۆشە با چایەکە بخۆین فەرمون ئەی تۆ چا ناخۆی کۆرە بیخۆ ئێمە بێ ئەم شاخە ناژین ڕۆژانە ئیتر دەوامان نەبێ ئیتر بۆ خۆمان هەر لە گەڕانی و لەم دەشتەیە گەڕین چالێنین جەوێکی زۆر زۆر خۆشە ژیانی لادێ زۆر زۆر خۆشە یاخوا دەستان خۆش بە فەرمون کاک حاجی قادرگیان سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەنگ و باستان چۆنە حاڵ و حواڵتان؟ الحمد لله وشکر سپاس بخوای گەورەی زۆر باشین. یاخوا سەلامەت بیم. بە پێوەی کە سروشتی جافەران ماشەڵڵا ئەم قۆپی قەراغ و ئەم شانە ناوچەیەکی شاخاویە. حتمما لاکەی شۆڕش بووە. ئەگەر باسی شۆڕشەکانی کوردستانان بۆ بکەی لە پێشەکی بەخێرن سەر چاومان ئێمە پێ خۆشحاڵین کە جنابتان هاتوون تێرە. قەزای قەرەداغ ئێستا بۆ بە قەزا کاتی خۆی نەحی قەرەداغ بووە. ئێرە گوندی جافەران بەڵێ قەزای قەرەداغ و ئێستا و نەحی کۆن لانکەی شۆڕش بووە. جافەرانێکی لەو گوندانی کە لانکەی شۆڕش بوو لێرە شۆڕشی تیا بووە. شۆڕشی تیا گێڕراوە. خەباتێکی زۆریان کردووە الحەمدوللا. ئێستا ئێمەش ماونەتەوە لێرە خۆی جافەران شوێنێکی زۆر جوان و مەڤەرێکی جوان هەیە بەبوونی ئەم شاخ و کێوەی کە خۆی گەورە پێبەخشیوە. ئێمە لە ساڵی 1970 بۆ 1970 لەم جافەران ئێمە خەڵکێک ژیاوە وەکو ئێستا نەژیاوە ئێستاکیانە خۆمان بەش بە حاڵی خۆم لەوانێ ڕۆڵەکانی خۆم بڵێن ئەمە کەی ژیان هەمانە. بەڵام پێش فەردە پیانڵم شکرانەی خوا بکەن کە الحەمدوللا لە حاڵ و ماڵی خۆمانین. سوپاسی خوایەوێ. ئەم کاتانە ئێستا مانگی چوارە. 22 چواری 1970 ئەم جافەرانت تۆ بڵێ بگەڕیتایە چەند تاک زرابێتیان مابوو. هەمووی لەو کێو شاخانە لەم دۆڵانە خۆشاد بووە. کیمابارانی جافەر گوندی جافەران با بێ مەسا ئەو کیمابارانەکە. کیمابارانەکە 22 چوار کرا ئەمە بە لاپاڵم لێدای ڕژێمی بەعس. دەوری سەعات 5 و شتێکی ئێوارە چەند کۆپتەری حەماڵ و حربیان پێوت. چەند ساڕقێکیان نا بە جافەرانە ئەو کیمیایان ڕشت یەکی دوانە نەتەقیوەتەوە. ئێستای لە هزار شوێنەکانیان ماوە ئێستا لەوانێ بڵم شوێتە سروری شوێن خانووشەوە ئەوانە ئەم شوێخان ئەوانە نەتەقیونەتەوە چەند جاریشیان تەقیوەتەوە بۆی ئەوانە بۆ سەعات 5 ئێوارەی دوایی بەماکات ئەم جارە بەچی هات تیاری گەورەی هات بۆ ئێمان ساڕوخ ئەم سیخۆکە عەفوو سیخۆکان کە هاتن گوندی جافەران بۆ یەکی لەوانە کە بەر شاڵاوی کیمایی کەوت لە جافەرانە چەند بیندارێکمان هەیە لێ کۆمەڵە ماڵمان کە بریندار بوون بە بۆنێ ئەو کیمیای سەردانی چوونە ناو شاری شەڵات تەدایی بکرێن ڕژێم گرتنی دەستی بەسەراگەتن تیانە بۆ 7 مانگ 8 مانگ خۆی و کورپەلەیەکی لە زیندانە تەداوی کراون ئەگەر کرابێتیشن وەکو قوربانی هیچ قوربانی لێکەوتەوە الحەمدوللا قوربانی ڕۆحیتیان نەبوو بەس ماڵاتی زۆر تیا بوو حیواناتی زۆر تیا فۆتا زۆربەی گوندەکانی کوردستان بەر شاڵاوی ئەنفال کەوت گوندی جافەرانیش بێبەش نەبووە لەو حتمما قەرەداغ بێبەش نەبوو گوندی جافەرانی بە تایبەتی بێبەش نەبوو ئێمە ئەنفالمان هەیە و زۆرشمان هەیە خۆم بەس بە حاڵی خۆم من خۆم وەکو شاهدێک بۆ هەموو دێک و قەزاقیشم ئەنفالمان زۆرە چەند ماڵێکشمان بەری کەوتووە ئەوە کاک تالیب و کاک نەجاحی کوردی بە ڕەحمەت بن یا ڕەبی کاک ڕزگاری کاک ساڵح چەندی تریشمان هەیە کە وا لەبیرم نەچووە بەڵام ناتوانم نایە بەر لەبەر بەرنامەکەیەوە کە جەنابتان پەلەتانە زۆرمان هەیە لەوانە کەسی نزیکی خۆت هەیە یعنی پلە یەک پلە دوو کە بەر شاڵاوی ئەنفال کەوت بێ بە دەرەجە یەک دایک خی گەورە لە دایکی بە ڕێزی خۆش بێ ئینشاڵڵا برام دایک و برام برازام 9 نەفەرمان ڕۆشتووە بەڵام حەمد و سوپاس بەخوای گەورە حەمد و سوپاس بەخوای گەورە ئێمە شکرانی خواکەین لەسەر نیعمەتە ئەوش نیعمەتی خوایە ئەرە وەڵا ئەوانەمان هەیە و دوای ئەوەی تر لە 1970 ئەم کارە سادەها بەسەر کوردستانە و ڕاگواتیان کردین ئێمە چون بەرەو سەنگاو چون بەرەو سەنگاو من ئەو کاتە خۆم لە شوێنێک بووم لە ماڵەوە نەبووم بڵێم لەگەڵ ئەوانە بەڵام ئیتر ئەوان کەیتر ڕۆیشتن من خۆم کاتی خۆی پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بووم لە زەمانەیە کە خۆمان ڕۆیشتین ئێمە براکە و کەسەکان چوونە بە گەرمیان بۆ مەتەقی سەنگاو ئەو دەی کە ئێمە لێ ئەژین 52 نەفەرمان هەیە ئێستا مۆنومێنتمان بۆ کراوە لە سەنگاو لە گوندی سەنگاو لە نەحی سەنگاو عەفوو لە گوندی حەسەن کەنۆش 52 نەفەرمان مۆنومێنتی شەهیدی هەیە
ئێتر ئەوەیشی کە تۆ بەسەر میلەتەیە قەزا قەرەداقیش لەوانەیە بێبەش نەبووە نە لە کیماباران نە ئەلفال نە لە دەربەدەری. خی گەورە جارێکی تر ئەو ڕوودا و مەساتە نێنێتەوە بەسەر گوندەکانی کوردستانە و داوای دوعای لێ خۆشببوونی شەکەین بۆ مردوەکان یاخوا دەسوچاوی توێش خۆش بێ و خی گەورە سەبوری دڵی تۆش با ئینشاءالله. اللهم ئامی خی گەورە کوردستان مەپارێزە ئەلم ئاژاوێ و لەم فیتنێ بەرپا بووە و ئێوەش بەخێر بن سەر و سەر چامان زۆر پێ خوشحاڵم. الله أكبر الله أكبر سمعنا. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا إن الحمد لله نحمده ونشكره ونستعينه ونستغفره ونتوب إليه. إما أمر جلودي دستي منافقة كان بخوف روشتنيان بو دجمناني خوا بنوكريان بو دجمناني خوا باركي ناوي لكو باهات ليوشنكا وەکو گوڵە بە ڕۆژە وابێت خۆر ڕووی کردا چۆ ئەویش ڕوو لەوێ بکە فێڵمان دەخوا بۆ ناکە نوێژەکەن نوێژێکی ڕاستەقینە بۆ خوا بکەن نوێژی منافقانە مەکەن چون زۆر کەسێ بە منافقی نوێژەکە زۆر کەسێ بە منافقی دێتە ناو ریزی موسڵمانانەوە زۆر کەسێ بە منافقی ریزی موسڵمانان تێکەدە ساغەکە بە بیرکۆڵەکان السلام عليكم. عليكم السلام يا اخو بخير ماما صيان دنگو باستان سر چاوەکانم بی بەخێر چۆنە باشم شکر بەخێر بێن یا خەڵ بەخێر سەر چاو مامۆستا هەر کە باسی جافەرانەکەی ئیلا بێ ناوی تۆشی لەگەڵا بێ باشە ئەم خۆشەویستی جافەرانە چییە بۆ تۆ؟ من خۆم لێرە لەدایک بووم شوێنی لەدایک بوون مەسقەتی ڕاستە پێغەمبەر صلی الله علیه وسلم مەکەی لە هەموو شوێنێ خۆشترست چونکە لە مەکا لەدایک بوو منیش لەم دیا لەدایک بووم هەتا ئەدەمرم خزمەکاری ئەم گوندم یاخوا خوای گەورە تۆ بۆ ئەم گوندە بیاڵێت ئەم گوندەش لێمە نەسێنێت یاخوا سەلامەت بی پێم ناخۆش بۆم پرسیارم کرد و دڵی تۆم عەزێدا مامۆستا نەمەوی زوابێ ناقینە ئەتیادیە یاخوا سەلامەت بی مامۆستا ئەگەر پێمان بڵێی لە ساڵی چەنەوە لە مزگەوتی جافەران وتارەدەی لە ساڵی 1985 یەکەم وتارم لێرە داماوسەمە لە شێخ تایرە بوو بە ڕەحمەت بێ و خوا دەرەجەی عالیکە
قەدەری خاوسا جەڵدە نەبوو بای شەلە لێدا کە بای شەلە لێدا ڕیسپیەکان ئەم بەبیرەوەری من ئەم جمعایی دێ ئەم دێمە جمعی نەفەوتەوە هەر جمعی تیاکراوە لە هەموو وەزعەکان لە شەڕ و لە ناخۆشی لە خۆشیش جمعی تیاکراوە ئیتر بە فەزڵی خوا ڕیسپیەکان تێماوە ساخۆتەوە خوێنەواریەکە هەیە و هەرچۆنێ بێت جمعەکەمان بۆ بکەن منیش بە فەزڵی خوا جمعی یەکەم وەکرد دوم وەکرد سێم مامۆستا سوپاس بۆ خۆی گەورە شفای بۆ نار ئێسر قەبرەکەی پڕ ڕەحمەت بێ دوای هاتەوە وتی جمعەکەت لێ ناسەنمەوە هەر بۆ خۆ جمعەکە کۆم لە دواتەوە دانیشتن لەو کاتەوە لەسەر لە خزمەتی مینبەرەکەی پێغەمبەر سەڵ خی گەورە سەلامت کاو هەر لە خزمەتی دینەکەی ئەڵابی مامۆستاگیان پێمان بڵێ مزگەوتەکەی جافران هەر ئەم مزگەوتە بوو لێم شوێنەیە بوو یان لەکوێ بوو چۆن ئەمە شوێن خەستەخانەکەی مزگەوتەکەمان لێرەوە دەچویتە خوارەوە ئەو سات دیەکە بەو بەرەوە بوو ماڵەکان زیاتر بۆ بەرەوە مزگەوتەکە کارێزێکی جوان لە ناوێ بوو ئەوکو کوردای دەڵێ لەو چاوی قرژانە ئەو نە ئەوکەی جوان بوو دوو حوزی هەبوو حوزێکیان بۆ دەژێن حوزێکیان بۆ غوسڵ و خۆشنی پیاوەکان چۆ کاتە حەمام نەبوو خەڵک لێ خۆی شۆر ئەنجا لەوێ ئەو مزگەوتە کانیەکی جوانی تیا بوو مزگەوتەکە دوو قات بوو قاتی ژێرەوەی حوز و ئەوکە بوو قاتی سەرۆشی جێگەی نوێژخۆن و جمعەکەمان بوو الحەمدا حتا حجرە و شتیشیە بۆ مامۆستا مەلا شێخ تایر و مامۆستا مەلا ڕەحیم و مەزلا ئەحمەدی چاوشوش و ئەمانە هەموو لێرە بوون پێش من 12 مامۆستای تیا بۆ ئیمام و خەتیبی چاک زانای باش دڵسۆز خزمەتکاری میحرابەکەی پێغەمبەر زانا و دانا و حەکیم الحەمدلله ئەم دێ ئێمە هەتاکو ئێستی لەگەڵا بێ سواز بۆ خوا بێ جمعە نەبوو بێ جمعەش نابێ ئینشاڵڵا مامۆستا باسێکیەوەمان بۆ بکەی وتاردان لە گوندا لەگەڵ وتاردان لە شارە جیاوازی چیەوە یان چی وتارێ پێویستە بۆ گوند چی وتارێ پێویستە بۆ شار خۆی وتار دەبێ شامل بێ و کامل بێت چکم وتار خەڵکێک کە تۆ لە لادیەکدا دەژی ئەبێ بە پێی بۆ ئەوان پێغەمبەر فەرمی ئێمە معشەری پێغەمبەرانین بە پێی عەقڵێتی ئەو خەڵکە قساکەی ئێستا مەسەڵەن بۆ نمونە کابراگنە خوێنەوار بێت تۆ بچی باسی عیلم و سەقافەتی بۆکەی ئەو تەقەی سەری دێ کابراایەکیش مەسەڵەن بڵێن مستەقا بێت تۆ بچی باسی مەسائیل عەشایری بۆکەی ئەو هەر تەقەی سەری لێ تێناگا لەبەرەوە بێت لە بە چۆن ئەها مۆبایلەکان فیشەی خۆی هەیە ئەو میکرۆفۆنی تۆ فیشەی خۆی هەیە ئەمیشە بێ فیشەکەی خۆی بۆ بدۆزیتەوە بە پێی عەقڵێتی خۆی لەگەڵیا بڕۆی بەڵام بە شەرتێ سنووری شەرع نەبەزێنی باشە مامۆستا سەرەتای قسەکانە تۆزە دڵ ناڕەحەت بوو با بڕۆینە بەشی خۆشی و قسەی خۆش تۆ هەمیشە نوقڵەی بە مناڵانی گوند بە مناڵانی شار ئەم نوقڵا کێ سپۆنسەریەکات واللهی ئێمە بە فەضڵی خوای برابچووکتی خۆمە چون ئیسفادەم لە فەرمودەیەکی پێغەمبەر وەرگرە پێغەمبەرجیانە فەرمێ خۆتان لە ئاگری جەهەنەم ڕزگارکە ئەگە بە لە تێ خورما بووە ئەجا تۆ دڵی ئەو مناڵە خۆشەکەی بە قەنەعەتی من سەدەقەیە خێرە و تەسیریشیە بۆ چون من خۆم بینی ماتا برایەک خۆشەویستی و جەناب کوڕەکەی داهاتە لا منتر مزگەوتێ کراوە لە پاڵێنە دوایە چون بۆ مزگەوتە وتی مامۆستا مزگەوتە نزیکم قەیچیەکە براکەم وتی کوڕەکەم کە چونتی باوە وتیان با چون بۆ لە مەلای نوقڵەکە بەخوا و باشە من نوقڵمان نایەت هیچ با ناتی کەواتە تەسیری هەیە تۆ دڵی خۆشکەی بەڵێ شتەکە کەمە خوای گەورەش فەمەن یعمل مثقال ذرة خیرا یرە مثقال ذرە لا خواون نابێ تۆ دڵی خەڵکی خۆشکەی بەش بە ئومێدی خوا دڵمان خۆشکە هەتا خۆشەویستی وەکو تۆش بووە مەسا هەوڵی داوە بە ڕازی نەبووم توێتی من نوقڵەکەت بۆ کڕم ئەو تۆزە خێرەمە ئەوشم لێسەنی نابێ ئێمە بە خەڵکەڵین بەخشندە بن بۆی خوا زیاترمان باتی ئەگەر خۆمان بەخشندە نەبین معنای ئیشەکە دەوری نابێ و تەسیری نابێ باشە هەمیشە هەر کەسێ بێتە لای مامۆستا وشیار ئیلا بەبێ قسەی خۆش ناڕوات چ قسەیەکی یادگاریکی خۆش چ قسەیەکی خۆش تایبەت بە جافران هەیە گەر ئێستا لە بەبیرەوەریت بە ئێمەی بڵێ وڵا بە فەضڵی خوا وەکو عەرزم کردی من لە ساڵەکانی 65 ئیتر لێرە هەتاوەکو ئێستا دیاردەی خۆشمان بۆ دیاردەی ناخۆشمان بووە ئەلم شوێنەی کە لە خزمەت جەنابتان لاپاڵمێک دای بە ئەلێوە برادێکی شەید کرد کاکە جەمیل بە ڕەحمەت لێسەر کۆی بوو بڕوا بکە ئافرەتێکمان بوو دایکی کاکە کەمالی شەر بە شەید بوو خوا بە ڕەحمەتی کە ئینشاڵڵا ئەو ئافرەتە کە ڕووڵا بوو لاڵایە و ئەپارەتم خوایە ئاهون وزەی ئەم ژنە بگاتە لاتۆ ئەم گوێ درێژە بێت تاوانە ئەمیش لێرە زوڵمی ئەو ئەفلەقی و جوولەکانە ئەمیشی بێبەرشنەکە ئەویشی برینار کردبوو لێرە ئەو بێزمانش کەوتبوو تم یا ڕەبا ئەو ئێمە تاوانبەر خۆم بێزمانە تاوانبار نییە خوا حەقیام سێنی بۆ خاتی ناوە جوانەکانی خۆ ئەمە لەحظاتی ناخۆش کە لە ژیانوان لەحظاتی خۆشیش ئەو بووە کە خوای پەروەردگار بە فەضڵی خوا لە بەهاردا خوای گەورە دەرگای خێری لێکردینەوە ڕزگارمان بوو کوردستانە شیرینەکەی ئێمە ڕزگاری ئەم ئەرزە پیان و ئەرزی محەڕەمە بۆمان نەبوو بینێ ناوی بەخوا شوێن خانوەکانمان هەمووی چاوبازە ئەوەنە هەڵسا بوو شوێن خانوەکەی خۆ ناناسیەوە ئێستا سواز بۆخوا بە خاکی ئەو بە بەیرامان شاد بووینەتەوە ئەمە نیعمەتێکی گەورەیە و هەموو کاتێک وتومە بە ڕاگەیاندەکان بە جەنابتان و بە نوێژخوێنەکانی خۆمان دەڵێن
ڕجاتان لێکەین ڕێوی مەبن لە کونی خۆتان هەڵمەگەڕێن چکم ڕێوی لە کونی هەڵگەڕێ هەر کەسێ زڵی میلەتەکەی خۆی شەڵا گەڕەبێ هەر کەسێ زڵم لە میلەتەکەی خۆکای شەڵا گەڕەبێ هەر کەسێ خیانەت لە میلەتەکەی خۆکای شەڵا گەڕەبێ بە ڕوڕەشی ناوێت چێتە زویلدانی مێژۆ لە قیامەتیشا خوا تۆڵە و سزایکی سەختی ئاراستاکە. یخوا سەلامەت بی مامۆستاگیان. ئەبینم ئەمڕۆ بینیم کاکە یازگار خەریکی گواستنەوەی وتارەکەی تۆ بوو بۆ خەڵک بە لایف. جا کاکە یازگار بزانین چەند ساڵە خزمەتی مزگەوتەکە؟ سەرتا بە خێرات نانکم بە خێر بێ سەرچاوم کاک جوتیاریان. وڵی من وتارەکانی مامۆستا پێشتر هەر ڕیکۆرد مەکرد تەسجیل مەکرد بە موبایل. وتارەکانی مامۆستام پێ خۆش بوو ڕیکۆرد مەکرد بەڵامی تر دوایی وای لێ هاو ئەو نزیکی 5-6 ساڵێکە بێ ڕاستەوخۆ وتارەکان پەخشەکەین لە فەیسبوک و دوایی ڤیدۆشێکم لە یوتیوب و لە فەیسبوک و لەو تۆڕە کۆمەڵایەتەکانی تر بڵاوەکەینەوە. یعنی مامۆستا یازگار مامۆسای ناساندووە بە ئێمە بە ئێوەی بینەری خۆشەویست هەمیشە کاکە یازگار وتارەکانی مامۆسای بۆ ئێوەی خۆشەویست پەخش کردووە ئێمەش حەزمان کرد لێرە بیناسێنین بە ئێوەی خۆشەویست و بە بەڕاستیش لەگەڵ ئێمەیە زۆرمان و بوو ئەرکی کێشە نانەمان دوو نابم ئینشەڵڵا. مامۆستا ئێستا من نوقڵەکە بیام بە تۆیان تۆی بە من عیب لێ بێ نوقڵەکەی تۆ نوقڵ مێناوە بۆ تۆ ئەمە ئەو ساعیبە ئەم کیسەی ئای خوایە نەیبڕێ خوا بەرەکە ئەمە کاتی خۆی دوو لە ڕۆژا خوێیان تێ کرد کە ئەچوین لەو دەشتا حیوان و شتەکان ئەمە خوێی ئەن تێ کرد زۆر شتێکی پاک و تەمیز و جوان بوو ئەڕۆشت دیاردێکی جوانە زۆرم پێ خۆشە بایەق بن بەم بەخێر بێن. مامۆستا دیارە هاتوون بۆ نوقڵ ئەمانە ڕۆحین وەرن بۆ لای منیش وەرن ئەمانە بەس نوقڵەکەی تۆیان نایەمێ مامۆستا باشە ئەمە هەڵیەگرم بۆ خۆمەوەی تۆ باشە لە خزمەت ئەم گوڵە جوانان ئەمە گوڵی جوان سەلامەت مامۆستاگیان عەزەتمانە یاخوا دەسوچاو و خۆش بێ یاخونتانەکەین وەکو ئێمەتان بەسەر کردەوە خوا بەسەرتان کاتەوە خی پەرۆگا کارتان بۆ ئاسانکە با هەمومان یەک دەنگ بین یەک ڕەنگ بین بە تایبەتی کاتان لێکم ڕاگەیانکەن دائیمە بە دوای شتی چاکە بگەڕن چاکەکان باسکەن خراپەکان واز لێ بێن وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم فەرمێ حتا مردووەکان فەرمێ مەحاسینیان باسکەن زیاتر هەوڵ بن شتە چاکەکان ئەو شتانی کە خزمەت بە دینە کە خزمەت بە قورئان خزمەت بە ئەخلاقی ڕەسەنی ئەم میلەتاکە ئەوانە پەخشکەن چاوپۆشی کە لەو شتانەی کە کەم و کوڕی و نەخوسانین با ئینشاءڵڵا خەڵک لە دەرەوە ئێستا وەکو جارانی ئێستا دنیا بۆ بە دێک ئێستا جەنابەت فەرموو مەسا ئەم بینەران و بیسەرانی کوردستان بەڵام من بە فەضڵی خوا خەڵکێ لە ئەمریکا لە بەریتانیا لە کۆمەڵێک گوڵی جوانی گەنجی جوانی وەکو تۆمانی لە بەریتانیا لە نەرویج لە سوید لە ئەڵمانیا لە هۆڵندا ئەمانە ئەلحەمدولیلا لێ بەهۆی کاکە یادگارەوە خوا عەمری درێژکا کە وتارانە پەخشەکە لێ ئیسفادەی لێکەن ئەمە خێرێکی گەورەیە کەواتە ڕاگەیاندن ئەتوانێت ئەمڕۆ جیهادی مسلمانان ڕاگەیاندنە ئەتوان بە ڕاگەیاندن دەورێکی باش ببینین خزمەتی گەورە بە ئیسلام بە قورئان بە سونەت و ئادابی پێغەمبەر بە ئەخلاقی ڕەسەنی ئەمیلە مەظلومێتی ئەمیلەتە بە دنیا بگێنن ئینشاءڵڵا. یاخوا سەلامەت بی و یاخوا هەر جافەران ئاوەدان بێ و یاخوا تەمەنی تۆش پڕ خێر بێ مامۆستاگیان یاخوا سەلامەت. خۆشەویستان و ئازیزانی بەرنامەی ئاوەدان بێ جارێکی تر گوندێکی تری کوردستانمان ئاوەدان کردەوە و هاتینە خزمەت گوندی جافەران و لێرەشە ماڵاوایی لە گوندی جافەرانەکەین تا بەرنامەیەکی تر و سروشتێکی تری کوردستان یاخوا کوردستان هەر ئاوەدان بێ خواتان لەگەڵ.